سلااوتان لێبێ عزیزان من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵ ئەوەی خۆشەویستدا بەردەوام دەبم لەم پرۆگرامی ساڕێژدا تایبەتە بە نەخۆشی جونگەکان لە ناو نەخۆشی جونگەکانش باسی نەخۆشی ڕۆماتیزمەکەین پێتان ئەڵێن نەخۆشی ڕۆماتیزم چییە هۆکاری دروستبوونی چییە هەروەها نیشانەکانی ئەم نەخۆشیە چییە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە یەکێک لە سەنتەرەکانین کە سەنتەری چارەسەری سروشتیە هەروە لەگەڵ پزیشکی پسپۆڕ لە بواری ڕۆماتیزم سەرجەم پرسیارەکانی ئاراستا بکەین. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان پرۆگرامی ئەم جارێ ساڕێژ باسی جونگە و نەخۆشیەکانی جونگە و ئازار و ڕۆماتیزمە وەکە زانیم کە لە ئێستاە زۆربەی خەڵک بەدەست ئازاری جونگەکانەوە ناڵێنێ بەدەست ئازاری سەوفانەوە نێڵێنێ لە ناو نەخۆشیەکانی جونگەکان نەخۆشیێکمان هەیە پێوتری ڕۆماتیزم ئەو نەخۆشیەیە کە هەمیشە بەجۆرە لە جۆرەکان نیشانەکانی دیار نییە قسە و باسی زۆر لەگەڵەکرێ زۆر نەخۆشەیە لەگەڵ ئازارەکانی تر لی تێکەڵاوە بێ هەمیشە کاتێک کە ئازاری ڕۆماتیزمێ بێ حەبێک وەرەگرێ کەمێک ئازارەکەی باشە بێت دواتر لێکەوتەی زۆر خراپ شێ بێ ئەمڕۆ ئێمە بە خۆشحاڵیەوە هاتوونەتە کلینکی پزیشکی دکتۆرە ئیمان قاسم کە بەڕێزان هەڵگری بڕوانامەی دکتۆران و بۆردیان هەیە پێم وایە کەم دکتۆرن لەم شارێ لە شاری کەرکووکە کە هەڵگری و بڕوانامێش بن لە بواری جونگەکان و هەروە نەخۆشی ڕۆماتیزمش سپاس دکتۆرە بۆم دەرفەتە زۆر سپاس بەخێر بێن زۆر سپاس دکتۆرە پێم بڵێ دکتۆرە حاڵ لەگەڵ نەخۆشەکان چۆنە ئێوە بەردەوام نەخۆشەکان دێ لە پشتمان دێشێ قاچمان دێشێ بەڵێ خاستان ئێستا لەم ماوەیە ینی تقریبا نەخۆشیەکە وای لاتە گەور و بچووک نازانێتن نەخۆشی ئازاری جونکە و ئازاری مەفاسڵ زۆر باوەنە ناو خەڵکایە دکتۆرە پێم بڵێ نەخۆشی ڕۆماتیزم خۆی چییە بۆچی ئەوەندە باسەکرێ نەخۆشی ڕۆماتیزم ئەتوانین بڵێن کۆمەڵێ نەخۆشیە تووشی جونکە ئەبێتن ماسوولکەکان و دەمار ئەبێتن طبعا نەخۆشیەکی درێژخایەنە زیاتر گرفتمان هەیە لە جیهازی مەناعی ئێمە هەموو ئەزانین جیهازی مەناعی دشی ڤایرۆس و بەکتریا ئیشەکاتن بەڵام هەندێک جار هەیە دژی لەشی خۆمان ئیشەکاتن ئەو نەخۆشانە تووشی ڕۆماتیزەکاتن ئەمانی وای نەخۆشی ڕۆماتیزیان هەیە بە شێوەیەکی گشتی ئازاری جونکەیان ئەبێتن بە تایبەتی جونکەکانی دەستیان و پێیان بۆ هەیە ئەو جونکەیە بە ئاوسێ و بپەنمێ توانەیە جولەی کەم بێتن دکتۆرە بابەتەکە تەنها لە سیستەمی مەناعی لەشە یاخود ئیلتیابات و شتشەکە ینی تەنها هۆکارەکەی ئەوەیە یاخود بابەتەکە بۆ شتێکی تر شەگەڕێتەوە ئێمە زیاتر پەیوەندی هەیە بە جیهاز مەناعیەوە ئەو جیهاز مەناعیە کە لێ ئەشێوێتن خۆی پێویستە دژی ڤایرۆس و بەکتریا ئیشکاتن بەڵام کە دژی لەشی خۆمان ئیشەکاتن ئەو کاتە ئەو نەخۆشە تووشی ڕۆماتیزم باشە دکتۆرە ئێستا پێم بڵێ کەسێک کە سەیری ئێماکە چۆن بزانێ نەخۆشی ڕۆماتیزمی هەیە یاخود نیشانەکانی نەخۆشی ڕۆماتیزم چییە لە کەسێکە نەخۆشی ڕۆماتیزم وەک بتم جونکەی ئازاری ئەبێتن بە تایبەتی جونکەکانی دەستی و پێی بۆیە هەموو جونکەکانی لەشی ئازاری هەبێتن تەنانەت ینی ئامود فەقەڕیش تووشی ڕۆماتیز ئازاری هەبێتن بەڵام زیاتر بە پەنجەکانی دەستی پێ و دەستی پێکاتن نەخۆش ئەلێ دکتۆرە من بەیانیان هەڵەسم هەستەکەم جونکەکانم وشکە ڕقە توانێ حرەکەی نییە بۆی هەیە بۆ ماوەی نیو سەعات زیاتر نەتوانێت بە ئاسانی ئەو جونکانەی بجولێنە کەواتە تووشی ڕەغبوونە بێ ئاوا بەڵێ ینی بە وەرزشکردن هێواش باشە بێ حەزی بە وەرزشە حەزی بە گەرمایە یان وەلەو ئەوە کاتیە بەڵام نەخۆش زیاتر کە ئیداتە گەرمایە یان دەست ئەکاتن خۆی جولەی پێ ئەکاتن گیانی لەشی گەرم ئەبێتن تا ڕادەیە سەحەتی بەوە خۆش ئەبێتن جۆن هیچ نیشانەیەکی تر هەیە بەدەرلەوانە نەخۆشی ڕۆماتیزم بگوتمان لەبەروی لە جیهاز مەناعی ئەداتن بۆی هەیە لە ئەندامی جەستەی ترش بداتن یعنی زۆر بەیکات لەوانەیە کێشەی چاوی هەبێ لەگەڵیا ناودەمی برین و زان بێ پێستی پەڵە بێ قژی بوەرێ شەهیەتی نەمێنێ و بێ تاقەت و لاواز بێتن بۆی هەیە لە هەموو ئەندامێ بدە لە کلیەیە لە دڵە بۆری خێنە سیەکانە کەواتاگەن نەخۆشی ڕۆماتیزم زۆر بێ یاخود چارەسەر نەکرێ کاریگەری لەسەر ئەندامەکانی تری لەشمانە بێ بەڵێ باشە دکتۆرە ئەمەی کە باست کرد ئازارەکە پەیوەندی بە جونگەکانەوە هەیە بۆ نمونەوتە جونگەکانی لەشە قاچە ئێستا پێم بڵێ جیاوازی چییە لە نێوان
ڕۆماتیزم و نەخۆشی سەوەفان چکە هەردووچی هەست دەکەم نیشانەکانی نزیکێک نییە؟ بەڵێ سەوەفان ڕاستە عینەن ئیلتیهابە هۆکردنە لە جووکەکە بەڵام ئەوە ئەتوانی بڵێن ئیشێکی میکانیکیە یعنی پەیوەندی هەیە بە هیلاکی و ماندووبوون پەیوەندی هەیە بە تەمەن سەوەفان پەیوەندی بەو بەڵێ ئەو قەتێنەیە بینی جووکەکان ئەساودرێ و یعنی تووشی ئازاری ئەکاتن بەڵام ڕۆماتیزم عیلاقەی نییە بەوانەوە ڕۆماتیزم جیهاز مەناعیەتی و جوونکەکانی تووشی ئیلتیهابەکات و تووشی ئازارە بێتن کەواتە ئەتوانین بڵێن سەوەفان نەخۆشیەکە لە تەمەنێکی بەرزە بۆ دوای 50 ساڵیە دەرەکەوێت چکە ئەها خورانی نێوان جوونگەکان و ئەوانەیە بەڵام ڕۆماتیزم مەرج نییە لە هەموو تەمەنێک لە مناڵیشا ڕۆماتیزم دەرەکەوێت دکتۆرە؟ بەڵێ مناڵ هەیە لە تەمەن 1 ساڵەوە تووشی ڕۆماتیزم نابێتن یعنی حتا 16 ساڵ ئێمە پێڵێن جوڤینایل ئەجیۆپاتیک ئەرترایتیس یعنی ڕۆماتیزی لە مناڵ ئەوش جۆری زۆرە طبعاً بەڵام یعنی ڕۆماتیزم تەمەنی نییە ئەوەیە باشە دکتۆرە ئێستا دایکێک سەیری ئێماکە چۆن بزانێن مناڵەکەی تووشی نەخۆشی ڕۆماتیزم بووە؟ لە مناڵە ڕاستی کێشەکە ئەوەیە زۆر تاخیرە بێت تەشخیصی یعنی زۆر بەیکات مناڵ وەک گەورە ناتوانێت دەڕی بێنێکەوە ئازاری هەیە و ئازارشیان زۆر توند نابێ وەک گەورە و زیاتر هێشتێرێکی یەک جوونکە ئازاری ئەبێتن وەک ڕۆماتیزی گەورە نییە و هەموو جوونکەکانی نیشانەیەکی دیاریکراو نییە بۆ نە مناڵەکە ڕۆشتنی تێکچێت لەگەڵ کاتە ئێمە مثلەن دایکەکە و باوکەکە ئەلێ دکتۆرە ئەمە پێمان وا بێ مناڵەکە کەوتووە بۆیە جوونکەکەی پەنماوە وامانزانی کەوتە مەتەلە لە دەوامە لە ماڵ یاری کردە لەگەڵ براکەی لەگەڵ خوشکەکەی جوونکەکەی ئەزیەتی پێگەشتە نەمانزانیوە ئەمە بەهۆی ڕۆماتیزە دوای ماوەیە سێرەکە مەسەڵەن مناڵەکە بە جوانی ڕێ ناکاتن یان شەوان خەوی لێ ناکەوێت لە تاو ئازارایە لە مناڵە ئەو کێشەیە هەیە طبعا لە مناڵە دایمەش ئەلێن لە مناڵە کێشەیەتر هەیە مشکلەکە بەس لە جوونکەکانی نییە لە مناڵە بۆی هەیە زۆر ڕۆماتیز لە چاو بدە تر ئێمە کە بەدایک و باوکەکە ئەلێن دوای ئەوەی طبعا پشکنینی بۆ ئەەکەین و کەوا پێلێن ئەمە ڕۆماتیزە ئەلێن بی بەلای دکتۆرێکی چاو بابزانین چاوی ڕۆماتیزەکە لی داوە یاننا دایک و باوکەکە پێیان سەیرە ڕاستی دکتۆرە ئێمە مناڵەکە کێشەی چاوی نییە یعنی بۆ ئەمانێری بۆ لای دکتۆر چاو بەس لە مناڵە زیاتر عیلاقی هەیە بە ئیلتیهابی چاویان ئەتوانین بڵێن ئەو مناڵانەی کە چاویان لاوازە یاخود زەعیفە لەوانەیە هۆکارەکەی ڕۆماتیزمش بێ بەڕاستی ناتوانین وا بڵێن یعنی چونکی ئەوە لای دکتۆر چاو دەرەکەوێتن ئەوەش ئەوە نییە بڵێ مناڵەکە چاوی لاوازە جوان نبینێن ئەوە دکتۆر چاو منیش نازانم ئەو کێشەی هەیە یان دەبێت دکتۆر چاو خۆی فەحسێکی چاوی ئەکاتن فەحسی شەبەکی ئەکاتن پێمان ئەلێتن ئیلتیهابی هەیە لە چاوە باشە دکتۆرە پێم بڵێ بە شێوەیەکی گشتی کاریگەری نەخۆشی ڕۆماتیزم لەسەر جەستەمان چییە؟ ڕۆماتیز نەخۆشیێکی درێژخایانە یعنی لەگەڵ کاتە بۆی هەیە ئەو جوونکانە تووشی تەشەوهات بێتن یعنی شێوەی بگۆڕێتن هەندێک وێنە بینم دکتۆرە بۆ من دەستی ئاوای لێهاتووە یعنی ئەو کاریگەری ڕۆماتیزم ئێمە بە خۆشحاڵیە طبعا ئێمە ئستەحالیەن الحمد لله نەخۆش ناگاتە ئەو ڕادەیە یان لەوانەیە پێش 20 ساڵ 25 ساڵ زۆر ئەو شتە ئەبوو ئێستا کەم هەیە نەخۆشی ئەوەی وا خۆی زۆر ئەهمال بێ و توانای چارەسەری نەبێت بگاتە ئەوە بەڵام ئەگەر ڕۆماتیز ئەهمال کرێت بۆی هەیە جوونکەکانی هەمووی ینی تووشی تەشەوهات بێتن وەک وتم ئەدا لە ئەندامی جەستەی تر یعنی نەخۆشی ڕۆماتیز بەس لە جوونکە نییە بۆی هەیە بدا لە دەماری خێنی لە دڵی لە گورچیلەکانی بۆی ئەمانە نەخۆشەکان کە دێن بۆ لامان ئەلێم بچۆ ئەم پشکینیانە بکارێت دکتۆرە ئەمە فەحسی کلیەیە من کلیم عیبی نییە ئەلێم نە ئەمە بۆ ئەوە نییە یعنی من بزام کرێت یعنی لەبەر ئەوە بۆتە کەم زام ڕۆماتیزەکە کارگیری کردووە لەسەر یعنی لەسەر ئەندامەکانی جەستت یاننا باش دکتۆرە ئەم نەخۆشیە زیاتر پەیوەندی بە چۆن سیستەمی بەرگری لەشەوە هەیە پێم وایە لە ژنانش زیاترەوەک لە پیاوان چکە هەموو ئەو نەخۆشیانی کەس پەیوەندی بە سیستەمی بەرگری لەشەوە هەیە لە ژنان زیاترەوەک لە پیاوان بۆچی ئەمە لە ژنان زیاترە زیاتر ئەلێ هۆکارەکەی لەوانەیە هۆرمۆنی بێت پەیوەندی بە هۆرمۆنی ئافرەتەوە هەیە بەڵێ ڕاستە ئەوانەی وە ئەم نەخۆشیانی مەناعی زیاتر لە ئافرەتەیەکێک لەوانە ڕۆماتیزە یعنی ئەمە لەوانەیە 3-4 نەخۆش ئافرەت ببینین ئەمجا بەرامبەری پیاوێ ببینین تۆزە شانسمانەیە باشە ئەزانی نا زۆر زۆر باشە دکتۆرە پێم بڵێ لە کەسێکە چۆن ڕێژەی ڕۆماتیزم دیاریەکرێ یاخود ئەو پشکنینانە چین کە تۆ ئەینوسی بۆ نەخۆشێک بۆی ڕێژەی ڕۆماتیزمەکە دیاریکەی لێرەیەک خاڵێکەیە ئەمەوێ ینی بە خەڵکی تێبگەێنم نەخۆشی ڕۆماتیزم پشکنینێک نییە ینی ئەوە نییە من چۆم بە مختبەرێک فەحسێکم کرد
تۆ ڕۆماتیز دێ زۆر جا نەخۆش دێ بۆلام ترساوە مختبەرێکی کرد لە مختبەرێکە تحلیلێکی کردە پیان وتە ڕۆماتیزت بەرزە بڕۆ بۆ لای دکتۆری ڕۆماتیزم طبعا ئەو شتە وانە ڕۆماتیزم یەکەم جار دەبێ من لەگەڵ نەخۆشەکە قسەکەم بزانم مێژووی ئەو نەخۆشیەی چییە لە کێوە دەسی پێی کردە جۆری ئازارەکەی چۆنە لەوانەیە ڕۆماتیزم نییە ینی ئازاری جونکە لەوانەیە میکانیکی بێت وەکومان لەوانەیە سەوەفانە لەوانەیە نوقسی ڤیتامینە لەوانەیە ئێسکی پوکیە ئەمجا دوای ئەوە ئەمە پشکنینەکانی بۆکەین یەکی لەو پشکنینانە ئەوەی وا پێلێن ESR لەناو خەڵک پێلێن فەحسی ڕۆماتیزم ئەوەیان بەرزە بێتن طبعا لەگەڵ چەند شتێتر هەیە مثلا ڕۆماتۆید فاکتەری پێلێن NTCCP پێلێن لە خۆشی مەناعیتر هەیە ئەوەی وا پێلێن گورکە سوورە ئەوە ANA بۆ ئەەکەین یعنی بە پێی جۆری ڕۆماتیزەکەی وا ئێمە شکی پێەکەین پشکینەکانی بۆ دانین هەمووی وەکێک نییە هەر نەخۆشی و بە پێی حاڵاتەکەی بۆی دانین زۆر باشە دکتۆر پێم لە نەخۆشی ڕۆماتیزم حاڵەتێکی کاتیە یاخود نەخۆشیەکی درێژخایەنە واللهی ڕۆماتیزم یعنی نەخۆشیەکی درێژخایانە عادەتەن وەلو خۆی جۆری هەیە بەڵام مەتەڵی نەوعێکمان هەیە پێلێن تەفاعلی ئەو تەفاعلیە عادەتەن ئێمە نەخۆشەکە ئەپرسین ئەلێتن پێش 2 هەفتە 3 هەفتە تووشی التهابی مەجاری بەولیە دیزەنتریە دوای ئەوە جونکەکەم پەنما و تووشی ئازار ئەوە کاتیە لەوانەیە لە ناو مانگێ 2 مانگ بە چارەسەر کێشەکەی حەل بێ بەڵام ئەگەر باسی ڕۆماتیزم بکەین ئەوەی وا خاستن ئەوە پێلێن ڕۆماتۆید ئەو ڕەتەوی ناوە ئەوانە درێژخایانە یعنی بمبڕی نییە چارەسەری نییە چارەسەری بمبڕی نییە بە ئەتوانی برێن عیلاجەکان بەس بۆ ئەوەیە کۆنتترۆلی حاڵاتەکە بکەین یعنی نالین نەخۆشیەکە ئازاری ئەزیەتی بدا هەسو کەوتی باشتر بێتن لەگاتە مەرحەلەیەک تووشی تەشەوهات بێ جونکەکانی دکتۆرە پێم بڵێ ئێمە جۆرە نەخۆشیەکمانەیە پێوتێت نەخۆشی ڕۆماتیزمی فەقەرە ئەم نەخۆشیە چییە و جیاوازی چییە لە نێوان هەر نەخۆشیەکی تری فەقەرات ڕۆماتیزم فقرات بعربەکەی پێێنە تەشەمع فقرات واتە فقراتی ئەو بربەرەی فقراتی هەمووی وشکە بن ئەچنە سەریەکایە ئەوە زیاتر لە گەنجەی بینین بە تایبەتی پیاوان ینی 20 ساڵ بەسەرەوە سێرەکەی تووشی ئازارێکی بەردەوام ئەبێ لە پشت ئازارەکەی ئەرێ ینی عکسی ئینزیلاقە بزەبت ینی نەخۆشی ئینزیلاق سێرەکەی ئەرێ من کاتی ئیسراحەت کەم ئازارم نامێنێ ئەمەی وا ڕۆماتیزی هەیە ئەلێ دکتۆرە من کاتی جوولە ئازارم نامێنێ بەیانیان هەڵەسێت ئەلێت وشکی پشتم زۆر ئاجمەکە هەتا نیو سەعاتێ لەوانێ سەعاتێ من ناتوانم بە جوانی پشتم ڕاستەوەکەم هەتا چەند تەمرین و حرەکە و جوولە ئەەکەم ئەمجا ئەتوانم پشتم ڕاستەوەکەم ئەوە تقریبان چەند خاڵی سەرەکیە کەوا فەرقیکەین بین ڕۆماتیزی فەقەرات و بین ئینزیلاقی فەقەرات زۆر باشە دیکتۆرە پێم بڵێ ئێستا کەسێک کە تووشی ڕۆماتیزم بووە چ خواردنێک بخوا بۆ ئەوەی حاڵی باشتر بێ و چ خواردنێک نەخوا بۆی کاریگەری نەبێت لەسەر ڕۆماتیزمەکەی بەڵێ ڕۆماتیزم وەکوتمان لەبەرەوەی ئیلتیهابی جونکەکانە چەند خواردنێک هەیە بۆی هەیە ئەو ئیلتیهابە زیادکە خاصەتەن شیرینی ئەو خواردنانی وا چەوری زیاتیایە طبعا ئێمە بۆلین ئەو خواردنانە مەخۆ لەبەر ئەوەی نامانەوێت ئەو بەشەرە ینی قەڵەوش بێتن با بڵین لەبەرەوەی قەڵەوی ئەینن بۆی هەیە ڕۆماتیزمەکەی زیاد کاتن خواردن ئەوانی وا کالیسیۆم و ڤیتامین دیتیایە شیر و ماست و پەنیر ئەوانە زیاد ئەلین خۆر باشە بۆتان لێتان بداتن التیهابێکەیە لە مەفسەڵ ئەوی وا پێلێن دائالملوک دەردەشە ئەوە نوع پرۆتینێک زۆر بەرزە بێ لە لەشایە پێ یوریک ئەسید ئەوە زۆر بەرزە بێ لە لەشە ئەدا لە جونکەکان تووشی ئازاریەکە وایە پێیانە لێ مەتەن گۆشتی سوور مەخۆن حتا هەموو گۆشتیە گۆشتی مریشک بێ گۆشتی ماسی بێ بقولیات ئەرین کەمەوەکان مەشروبات کحولی ئەوانە کەمەوەکان زۆر باشە بابەتی شیرینی لە بەرنمەیەکی ترە باسی قەڵەویمان کرد بڕوایتە من لەم بەرنمەیەش کە ئەوەی بینیم دووبارە ڕێنمایەکان هەمووی سەبارەت بە شیرینیە زۆر سەیرە من لە بەرنامەی ساڕێژ دوو شت هەیە کاتێک کە بە دکتۆرێک ئەڵێم دکتۆر ڕێنمایی تۆ چییە لە ڕووی خواردن و لە ڕووی چۆنڵێ وەرزشکردنەوە یەکەمیان ئەڵێ خۆتان لە قەڵەوی بپارێزن دووەمیان ئەڵێن شیرینی مەخۆن کەواتە ئێوەش ئیتر بەسە واز لە شیرینی بێنن تەوە شیرینیش تەنها ئەوە نییە تۆ چایەک بێنی دوو کەوچک شەکری تێپی یاخود بڵێ من چای بەتاڵێ خۆم بەڵام دوای ئەوە بڕۆی کێکێک و ئایسکرێمێک و بیپسیەک و چوزانم نانێکی گەورە بخۆ ئێمەش هەموویە شیرینیە باشە دکتۆرە بابێنە سەر بابەتێکی گرنگتر لەو بابەتە ئەو کەسانی کە ڕۆماتیزمیان هەیە بەنجعام بکرێن ئاساییە یاخود پێویستە سەرەتا ئێوە ببینن وەکو پزیشکی ڕۆماتیزم واللهی ئەو خاڵە زۆر گرنگە بەنجعام ئەوانی وا ڕۆماتیزمانەیە وتمان بۆی هەیە هەموو جونکەکان توش بێت ئێمە جونکەیەک هەیە لە فەقەرات یەکەم فەقەراتی مل
وا پەیوەندی بە ینی جمجمەوە هەیە ئەو فەقەڕەیە زۆر ناسکە بێتن ینی بۆی هەیە بە ئاسانی لە جێ خۆی دەرچێتن لە کاتی ئەوەی وا بەنج ئەکرێتن لەوانەیە مخەدەرەکە حرەکەیەک ئەکا بەسەریایە زۆر ئەیهێنێتە دواوە ئەزیەت بدا بەو فەقەڕەی بۆیە ئەوانەی وا ڕۆماتیزمیان هەیە پێیانە لێن پێش ئەوەی بچن ئەگەر هەرچی عملیاتێکتان هەبوو وەرنەوە لامان یعنی با ئێمە تەقریرێ بنووسین بۆ دکتۆری مخەدرەکە کەوا ئێوە کێشەی ڕۆماتیزمتان هەیە و زۆر ئاگادار بێ لە کاتی ئەوەی وا بەنجەکەتان ئەداتی کەواتە هەر نەخۆشێکە نەخۆشی ڕۆماتیزمی هەیە بەر لەوەی کە نەشتەرگەریەک بکە پێویستە بگەڕێتەوە لای پزیشکی ڕۆماتیزمەکەی خۆی پزیشکەکە بیبینێ حاڵەتە تەندروستێکی باز بکە و دواتر بچێ نەشتەرگەریەکەی بەڵێ ئەوە بەس پەیوەندی بە بەنجەکەەوە نییە پەیوەندی ڕەنگە بە دەرمانەکانش هەبێتن هەنێ دەرمان هەیە نابێتن کاتی ئەمەلیاتە بیخواتن لەبەرەوەی ئەم دەرمانانە ئیشەکە لەسەر مەناعی ئەی لەوانەیە برینی بە ئاسانی باش نەبێتەوە تووشی ئیلتیهاب بێتن بۆ ماوەیەکی کاتی ئەلێن ئەو کاتی و عملیاتەکەی پێش هەفتەیە پێش 2 هەفتە ئەم دەرمانە ڕاگرە کە دوای برینەکە و زامەکەت باشەوە بۆ ئەمجە بگەڕێەوە بۆی زۆر باشە دکتۆرە بابەتی نیوبەنج ئەو نەخۆش کەسانێک کە نیوبەنجەکەن بۆ نەشتەرگەریەکان نیوبەنج کاریگەری چییە لەسەر ڕۆماتیزم لەسەر فەقەرات لەسەر جومگەکان نیوبەنج هیچ کارەگەریەکی نییە بڵێم باشتر بێتن خاستن بەوانی وا ڕۆماتیزمیانێ وەکوتم یەکەم فەقەرەی ملیان زۆر کێشەی ئەبێتن نیوبەنجەکە ئەو کێشەیە تقریبان ئەتوانین بڵێن دوورە بین لێەوەی کەواتە ئەڵێ نیوبەنج هیچ کاریگەریەکی نابێت لەسەر ڕۆماتیز و فەقەراتەکە نە هیچ کاریگەری زۆر باشە دکتۆرە باسی ئەوە بکەین ڕێنماییەکانی تۆ چییە بۆ کەسێک کە تووشی نەخۆشی ڕۆماتیزم بووە چۆن خۆی بپارێزێ لە ژیانی ئاسایی ڕۆژانەی لە ماڵەوەی لە بازار لەو شتانە ئەوەی باوە ناو خەڵک دایمە ئەمە پرسیارەمان لێکەن دکتۆرە ئایا سەرما تەسیری ئەبێ یان نا هەتا ئێستا داتەیە نییە بڵێن سەرما هۆکارێکە بۆ ڕۆماتیزم بەڵاوانی وا ڕۆماتیزمیان هەیە لە کاتی سەرمایە زۆر ئەزیەت ئەخۆن بۆی هەیە ئەو ڕۆماتیزە هەڵداتەوە خاستان ئێستا ئێمە لە بەرزی زستانین ئەلێن خۆتان گەرم بگرن طبعا ورزشێکی ڕۆژانە هەبێتن زۆر باشە ینی نابێت دایمە دانیشی لە بەرەوەی ڕۆماتیزم لەگەڵ دانیشتن ئەم جومکانە زیاتر ڕقەبێتن کاتە یەکەمیان خۆیان گەرم داپۆشن دووەمیان وەرزشێکی سادە و ساکار بکەن بەڵێ وەزنیان کێشیان دابەزێنن ئەوە زۆر مهمە چەندێ وەزنیان قورس بێتن لەبان ڕۆماتیزمەکە وتمان بۆیان هەیە تووشی سەوەفانەکە بن لە باتی مشکلەی ئەبێتە دوو مشکلە و ئەوەش ئەیە تێبگەنکەوە ڕۆماتیزم نەخۆشیەکی درێژخایانە لەواننی نەخۆش هەیە دکتۆرە من تاکەی عیلاج بەکاربێنم پێ لەم نەخۆشیەکەی تۆ درێژخایانە چۆن زەخت و شەکر دەبێت لەگەڵ عیلاجەکانی ڕابێت عیلاجی ڕۆماتیزمش دەبێت لەگەڵی ڕابێتن زۆر باشە دکتۆر چارەسەری نەخۆشی ڕۆماتیزم چییە؟ وەکمان چارەسەری بمبرمان نییە بەڵام عیلاجەکان هەمووی بۆ کۆنتترۆلی نەخۆشیەکەیە و ئستاش الحەمدلله یعنی عیلاج ئەتوانم بلێم ئەو عیلاجانی وە ئێمە ئستا هەمانە هەر ئەو عیلاجانەی ئەتوانم بلێم لە دەروەی وڵاتش ئەدرێتن عیلاجی زۆر باش هەیە بەس ئەمێنێتە سەر نەخۆشەکە چنێ پابندە بە یعنی ڕێنمایی و بە متابعی دکتۆرەکەی عیلاجەکانی طبعا ئێمە زیاتر لەسەر مەناعیشەکاتن عیلاج هەیە ئەمە ئەتوانین ینی لە یادە بۆیە نووسین مەصفەیە وەری ئەگرێتن بەڵام ئەگەر سیرکەین ئیشەکەی قولە بێتەوە کۆنتترۆل نابێتن ئێستا عیلاجێک کە ڕەنگ بێ زۆر نەیبیست بێ ینی زۆر لە خەڵکان لایەن سیر بێ پێوترێ بایۆلۆجی ئەو عیلاجە بایۆلۆجیە ئێستا عیلاجێکی زۆر باشە زۆر بە جوانی کۆنتترۆلی نەخۆشەکە ئەکاتن و عیلاجێکی گرانە بەڕاستی لە دەرەوە ناتوانێت نەخۆش پایکە بەس باش الحەمدلله ینی لە خستەخانەکان پیا ئەکرێت و ینی بێ بەرامبەرە ئەو عیلاجە و عیلاجی بایۆلۆجی وەکو دەرزیەکە وەک مغەدیە وەکو چیە شتێک خۆی جۆری هەیە نەوعی هەیە ئەکرێتە ناو مغەدی نەخۆشەکە دێ لە ناو 2 ساعت 3 ساعت بۆی دانین و ئەڕاتەوە ماڵ خۆی بە مەوعد بۆی دانین نەوشی هەیە دەرزیە ئەیدێنە نەخۆشەکە خۆی لەژێر پێست لێداتن ئەتر هەیە هەفتەی جارێ 2 هەفتە جارێ مانگی جارێ يعني حسب حاڵەتی نەخۆشەکە و بزانین چی بۆی گونجاو ئەو دەرمانانە ئێستا لە نەخۆشخانە حکوومیەکانی ئێرە بەردەستە بەڵێ الحەمدلله بێ بەرامبەر ئەدرێ بە نەخۆشیان دکتۆرە کاریگەری ڤایتامین دی چییە لەسەر ڕۆماتیزم؟ ڤیتامین دی خۆی ڤیتامینەکە زۆر زەرورە بۆ ئێسکەکان يعني ئێمە هەر مشکلی ئێسک هەبێتن دایما ئەچین پشکنینی ڤیتامین دیەکەین ڕەنگ بێ ئەوانەی وا ڤیتامین دییان کەم بێتن لەبان ئەوەی وا ڕۆماتیزەکەیان هەیە ئازاری ترشیان پێ و پێیا بێتن بۆیە ئێمە نەخۆشەکان ڕۆماتیزم دایمە پێیان ئەلێن خۆتان بدەن بەخۆر
ئاگاتان لە خواردنتان بێ شیر و ماست پەنیر ماسی ئەوەشانە زۆر باشە ئەگەر بەوانش نەتوانین ئەتوانین بە جۆرەی عیلاج بیان دێنێ زۆر باشە بابەتی چارەسەری سروشتی بڵێن ئیلاج تەبیعیمانەیە ئەمە کاریگەری چیە لەسەر نەخۆشی ڕۆماتیزم چارەسەری سروشتی زۆر گرنگە زۆر خەڵک یعنی زۆر اهتیمامی پێ نادا بەس ئێمە لای ئێمە زۆر گرنگە یعنی ئەمە جونکە یەکسەرەکەین توانای حرەکەی نییە وشکە ڕقە ئەوە ڕنگ بێ بەس بە دەرمان نتوانم بن بگەڕێنمەوە ئاستی حرەکەی طبیعی خۆی بۆیە دەبێت کۆرسێکی عیلاج طبیعی بۆ دانرێتن تر عیلاج طبیعی هەیە ئەلین نەخۆشەکە خۆی فێرێکی لە ماڵەوە چەند تەمرینێک مثلا بە پێی ئەو جونکەیە بیکاتن ئەگەر سێکی زەحمەتە پێی ناکرێ یان ئیشەکەی تۆزێ قورسە ئەینێرین لە مرکز عیلاج طبیعی ئەو عیلاج طبیعی بکاتن زۆر باشە دکتۆرە ژیان زۆر سپاس بۆ کاتەکەت سپاس بۆ ماندووبوونت بەڵێ عزیزان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکوێسە لەگەڵمان بوون تەواوی بڕگەی بابەتی بەرنامەی ساڕێژ ئەمڕۆ پێشکەش کرا تا بەرنامەیەکی تر هەر شاد